ڕۆژانی شەممان لە سەرتاسەری ناوەندەکانی خوێندنی حکومی دەکرێتە پشوو. دوای ئەوەی وەزیری پەروەردەی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم ڕۆژانی شەممەی وەک پشوو بۆ ساڵی نوێی خوێندن دیاری کرد. تا ئێستا هیچ نووسرا و ڕوونکردنەوەیەک ئاڕاستی پەروەردە و خودی بەڕێوەبەری قوتابخانەکان نەکراوە. مامۆستایان و شارەزایانی پەروەردە دڵخۆشی خۆیان بە بڕیارەکە ناشانەوە، بەڵام دەڵێن ئەگەر بێت و چەند ڕێکارێک نەگیرێتە بەر ئەوە لێکەوتەی خراپی دەبێت. بۆ یەکە ڕۆژانە 6 بەشەوە هەفتانە 6 بەشەوانە کەمتر ئەخوێندێ، لە ساڵەکەیان نزیکەی 30 ڕۆژ کەمتر ئەخوێندێ، بە تێگرا نزیکەی 200 بەشەوانە کەمتر ئەخوێندێ. باشترین بەدیل بۆ ئەوە چارەسەری هەموو کێشەکان بکە کردنەوەی بینایی نوێی قوتابخانەیە. ئێستا هەرێمی کوردستان پێویستی زیاتر لە 2000 بینای نوێیە کە بۆ قوتابخانە و قوتابخانە دروست بکرێ، بینای نوێی قوتابخانە دروست کرێ، بکرێتە ناوەندی خوێندن بۆ ئەوەی خوێندن بکرێ بە یەکدەوام. ئەوە پێویستی بە کاتی زیاترە بێ، یان پلان و پرۆژەی حکومەت نەتوانێت لە ئێستاداوە جێبەجێکە. لەسەر کەمکردنەوەی بەشەوانەیە وە کەمکردنەوەی پرۆگرام کە لە ڕاستیدا ئەمە بەشێک مەترسی دروست ئەکا، ئەگەر زۆر بە ئەکادیمیانە و زۆر بە دیراسەکراوی دیراسی ئەوە نەکەن لەواتێ مەترسی دروستکە لە سەر ئاستی زانستی و معرفی قوتابیان. مامۆستایان داواکارن پرۆگرامی خوێندن کەم بکرێتەوە یاخود ساڵی خوێندن درێژ بکرێتەوە، ئەگەر نا بڕیارەکە بە زیان بۆ مامۆستا و قوتابیش کۆتایی دێت. بەڵام ئەوەی کە سلبیاتەکەیە کە لێ دێتەوە تا ئێستا من بڕیارەکە بە شێوەیەکی تەفاسیلی دانەبەزیەوە تا ئێمە بزانین ئەوان چیان کردووەیان چۆن ئەو گونجاردویانە، ینی مەسەن تۆ ڕۆژێ لە هەفتە کامەکەیتەوە شەژوانە کەمە بێتەوە، ئەم شەژوانەیە چۆن تەنسیقەکرێت لەگەڵ ڕۆژەکانی ترا. مەسەن هەندێک لە مادەکان بە تایبەتی زانست و بیرکاری مەنهەجەکەیان وایە ڕۆژانە شەژوانە بووە، مەسەن ئایا ئەمانە چۆن ئەتوانن ئیشی لەسەر بکەن مەنهەجەکەی کەم ئەکەنەوە، ئەگەر مەنهەجەکە کورد بکەنەوە پوختی بکەنەوە ڕەنگە کاری بێت. مامۆستایەکی وانی بیرکاری دەڵێت لە هەموو مامۆستاکانی دیکە زیاتر کات بۆ ئەو پێویستە و چاوەڕوانن بزانن وەزارەتی پەروەردە ڕێگا چارەکانی بۆ ئەو بڕیارە چییە. بەس بۆ پۆلی دوانزەی زانستی خۆی لە هەفتەیەکە 6 حسە هەیە، ئەکرێت وردەکاری ڕێنمایی وەزارەتی پەروەردە بکەین بۆی بزانین ئایا چۆن چ ڕێنماییەک دەرەچێت کە لەسەرەوە جەدۆلەکان دابڕێژرێت، چونکە پۆلی دوانزەی زانستی بیرکاری زۆرە لە هەفتەیەکە 6 ڕۆژە، بەڵام ئیتر ئەکرێت بەپێی ئەو ڕێنمانەی کە جارێ وەکو سەرەتا وتراوە گوایە ڕۆژە پشۆکان کەمەکرێتەوە و ئەکرێت دوای ئەوە کە ڕێنمایەکان دەرچوو مامۆستا پلانێکی چڕوپڕ دابنێ کە لەگەڵ کاتی تەواوبوونی مەنهەجەکەیە بگونجێت. یەکێک لە گرفتەکانی درێژکردنەوەی ڕۆژانی دەوامی خوێندن بەرزی پلەکانی گەرما و کەمی کارەبا و ئامێرەکانی فێنکەرەوەیە. ئەگەر بێت و حکومەت کاتی خوێندن درێژ بکاتەوە و گرفتەکان چارەسەر نەکات، ئەوە کێشەیەکی دیکە بۆ تەواوی کێشەکانی دیکەی وەزارەتی پەروەردە زیاد دەبێت. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.